شاید بن بەس تۆ ئەگە لە تۆی باوکتی ئەگە کوڕی باوکتی باسی بەهرۆزی منافقەکەم بەهرۆزی منافق ئەباڵدیە خەوارجێکی ئەباڵدیە بەهرۆزی منافق ئەو محەممەد سنەی ناوی بەهرۆزە منافق خەڵکی سنەرمان وەستە وەڵا پێمان وت بەهرۆزی منافق جێدە تۆ هاتی بووی کۆمەڵی ئێران کۆمەڵی ئێران هەر کەسێک بەس بۆنی کۆمەڵی بە ئێران ئیعدامێکە چۆن توانین بچۆ ئێران تۆ لە ناو دەوڵەی ئیسلامی بانگی ژنی کورتە کرد ئەو ژنانەی لە هۆڵ ئێستا لە هۆڵ لە دەست قەسەدا لەست پەکەکەدانا ئەو ژنە کوردانی کە ڕات کێشان لە ئێرانە ئەی باجی ئەو ژنانە مافی ئەو ژنانە چۆن ئەدەیتەوە چۆن حەقی ئەو ژنانە ئەدەیتەوە کە ئێستا لە دەست پەکەکەدانە ئەوان هەموو هێنان داد بەگرت لە سووریا لەناو دەستی قەسەددانا چۆچێڵێ ئەو ژنانە هێنات بانگت کرد گوت وەرن لە ناو داعشش بوو ناو دەوڵەش بوو ئیشەوە و پیاوی ناو جەبا بێ سەنگەر بگرێ لا کوێ بوو لە مارکێتەکان بوو لەگەش ناو ژنومان و منداڵ بوو زا فشە پشتێ کرد و خۆی بەعادە بە سیلاحە وەرن جیهادەکەم ئەی مجاهید بۆ هەڵاتی بۆ بەجێ دێر جاشی چ زبڵخانەیەکی خۆت حەشار داوە ئەوە کوڕی پاکەیە لەکوێیە کوڕی پاک لە بی چوارە لە بی چوارە بی یازدە فۆرکیویە لە بێرمینگهامە هەیە قساکە دیارە بەس پێم لە تۆ لەکوێی تۆ ڕێوەیەکی گڕ بە ئیمام شافعی برەی کافر هەر بە ئیسلام لەدایک نەبووە تاوەکو موسڵمان بێ بێ ئەدەبی وەکو تۆ چووە 16 دەنگیم بۆ ناردبووە 2 دەنگ یەک ئاخیر یەک کۆتای ئەمە هێناوە 14 دەنگی ترم لە هەی بێ ئەدەبگە کوڕی باوکتی حەلالی 14 دەنگەکە داناوە بزانە چیم گوتووە هەی بێ ئەدەب هاتووی بە من ئەڵێ زینای کردووە ژنی هێناە بۆ زینا بەڕەڵای کردووە بۆ زینا بکەم لێرە کچی پۆلۆنی لێ نییە بە 20 پاوان لێ نییە کوردەکانی بێرمینگام کچی لێ بە 20 پاوان و 50 پاوان و 30 پاوان یاخود نا ئەگە زینا بکەم بێ ئەدەب ئەمە نەزەر ناکەن زینا ئەەکەین ئەجا ئەو زمانی کە تێکەوتین برا ئەو زمانەیە تێکەوتن کاکە بۆی پێی بڵێن بەو بێ ئەدەبە بێهرۆزی منافق بێهرۆز سنەی ناوی بێهرۆزە بەهرۆزی منافق پێی بڵێن بەو ئەباڵدیە بەو خەواریجە ئەباڵدیە بڵێ ئەو ژنەی کە تۆ دەڵێ کوڕی پاک هێناوێتی لە تورکیا بەڕەڵای کردووە با شێوەی بێتە سەر شاشە پێچ لادات بڵێ کوڕی پاک منی هێناو لێرە منی بەڕەڵا کردووە هەمووتان شاید بن خوا تۆ شاید بە من ئەچمە تورکیا لە دادگای تورکیا ماتۆ لە تورکیا تەواو لە قانون تورکی ماوە ئەچمە دادگای تورکیا داوای مافی ئەو ژنە ئەەکەم ئەڵێم ئەو ژنە من هێناومە لێرە بەڕەڵام کردووە ژنە کاکە یەک موسڵمان بووە من لێرە بەڕەڵام کردووە هەمووتان شاید بن بەس ئەو ژنە بێتە سەر شاشە چکە من بڕۆم داوای کامە ماف بکەم با دموچاوی دیار بێ بۆی بێتە پرۆف بۆ قانونی وڵاتەکە ئەو جا بۆتە سەرمێنم بزان من هێناومە یا بەخۆی هاتووە بزانە من چوومە لێ پێم ڕابواردووە یاخود تۆ هاتووی لەس حیسابی ئەوە خۆت دەوڵەمەندەکەی بێ ئەدەبی وەکو خۆت ئیمام شافعی بڵێ کافر وەرە ئەو نوع کەسە چ قسەی لەگەڵ دەکەی